خراپترین شت یعنی ئەوەی کە خەڵکی مولتەزیم پێوەی گرفتارە باسی خەڵکی نامولتەزیم ناکەین ئەوەیە کە دەستیان لە قورئانی پیرۆز بەردایە کەمترین کات تەرخانەکرێت لە قورئانی پیرۆز ئەوەش ئەگەر تەماشە بکەین لە ڕووی دینداریەوە مەترسیەکی زۆر گەورەیە پێیە گۆترێ هەجری قورئان جا هەجری قورئان پێناسە ئاکەین پشکردن لە قورئان جۆرەکانی چییە هۆکارەکانی چییە و چارەسەریشی چییە بە پشتیوانی خوای گەورە ئاەتەکەیە هەموو جارێ هەر موسڵمانەکە گەر بە تێگەیشتنەوە بخوێنیتەوە سەرنجی بدە تەئکید کاریگەری لەسەر دروستەکە ئەویش ئەو شەکوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە قیامەتێ فەرمیت ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەکوایە شکایەت لە ئومەتەکەیە کە ئەڵێ پشتیان لە قورئان کرد جا ابن القیم بەڕەحمەت بی دەفەرمێت هەجری قورئان پشکردن لە قورئان یانە ئەو ئاەتە چەند جۆرە هەجر و پشکردن ئەگریتەوە ئایا ئەو دوعای کە پێغەمبەری ئەو شەکوای کە پێغەمبەر دەیکا عەلەیهی سەڵات وسەلام چەند لایەن و چەند بابەت دەگریتەوە دەفەرمێت 5 لایەنی دەگریتەوە یەکەمینیان هەجرکردن لە گوێگرتنی خاڵی دووەم هەجرکردن و پشکردن لە کارپێکردنی وا فەرمێ هەجرکردن لە تەحکیم حکم پێکردنی وا هەجرکردن لە بیرلێکردنەوە و تێگەیشتنی خاڵی پێنجەم دەڵێ هەجرکردن لە بەکارهێنانی وەکو شیفا بەکارهێنانی شیفا دەڵێ هەر کەسێک ئیبن القەیم ئەو 5 خاڵەی لە خزمەت قورئانی پیرۆز ئەو 5 خاڵەی جێبەجێ نەکرد ئەوە پشتی لە قورئانی پیرۆز کردێ یان ئەو شەکوای پێغەمبەر دەیگرێتەوە لە قیامەتێ کە فەرمێ یا ربی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا کەواتە لەمە دووە بە پشتیوانی خوای گەورە بە تایبەتی و خوشکانی کە ئێستا ئامادەینە هەتا ئەو دوعایەمان نەگریتەوە یان ئەو شەکوای پێغەمبەرمان لەسەر تۆمار نەکرێ بە چەندی لە توانامان هەیە گوێ لە قورئانی پیرۆز ئەگرین و کار و کردەوەی پێەکەین لە ڕووی دەسەڵاتیشەوە هەر کاتێکی دەسەڵاتان هەبوو حکمی پێەکەین و هەر کاتێکی قورئانمان خوێندەوە فکری لێەکەین و هەتا لێی تێبگەین و لەمە دووە لۆ نەخۆشیەکانیشمان بەکاری دەینی جا ابن القیم دەفەرمێت هەموو ئەو 5 خاڵانەی کە باسمان کردن هەموو لەژێر ئەو ئاەتەیان ئەو شەکوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆ دەبیتەوە یەکەمینیان باسی ئەوە یەکەین هۆکار چییە کە ئینسان گوێ لە قورئانی پیرۆز ناگریت لەبەر ئێستا وەسایلی زۆرە خوشکانی بەڕێز یعنی چەند ساڵێک پێش ئێستا ئینسان وەسائلی گوێگرتنیشی نەبوو ئینسان کاسێتیشی دەست ناکات تەسجیلێکت دەست ناکات هەتاکو بتوانی جوزئەک یا بەشێکی لە قورئانی پیرۆز گوێ بگری بەڵام ئێستا لەسەر مۆبایلی کەم مۆبایل هەموو کەمترین مواصفاتی تێدا دەتوانی هەموو قورئانی لەسەر تۆمارکەی بە تایبەتی خوشکانی بەڕێز ئیشی زۆربەیان لە ماڵەوەیە هەر کاتێکی شیوت لێنە ئیشی ماڵت کرد مۆبایلێکت دانی با بەردەوام قورئانی لەسەر بی بەرەکەتە بزانە یەک مانجی تاقیب بکەوە یەک هەفتەی تاقیب بکەوە بەردەوام گوێ لە قورئانی بگرە با قورئان لەناو ماڵت لێ بدرێ بزانە بەراوردی کە لەگە هەفتەی دواتر لەگە هەفتەی پێشتر بزانە بەرەکەت لە ژیانی تو چەند زیادەکە جا لەبەرەندێ یەکەم هۆکار کە ئینسان لە بەرچیە گوێ لە قورئانی پیرۆز ناگری تاقەتی نییە یەکەمینیان ئاگاداری خێر و پاداشتی گوێگرتنی قورئانی پیرۆز نییە لەوانەیە گوێت لێبووبی بەڵام لەبیرت چووبی فەرموودەکەیە بەردەوام زۆر جاران دووبارە ئەکرێتەوە بەڵام دووبارەی ئەەکەمەوە هەروەکو بەبیرهێنانەوە ئەفەرمیت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی من قرأ حرفا من كتاب الله فله حسنة هەر کەسێکی یەک پێت لە قورئانی پیرۆز بخوێنیتەوە 10 خێری لۆ ئەنووسرێ والحسنة بعشر أمثالها هەر یەک چاکەش بەدە هەیە جا فەرمیت لا أقول ألف لام ميم حرف جا من ناڵێم ألف لام ميم کەسێ پیتە یەک حرفە نەخێر ألف حرف ولام حرف وميم حرف بەتەنها ألف حرفەکە لام حرفەکە و میمیش حرفەکە کەواتە بەس لە سوورەتی ئەلبەقەرە دەست پێ بکەی بڵێ ألف لام ميم 10 پیتە 30 خێرت دەستەکەوی ئەدێگەر سوورەتێکی بخوێنیەوە ئەدێگەر سوورەتی ئەلبەقەرە بی ئەگەر هەموو قورئانی پیرۆز ختم کەی طبعاً ئەوە زیاترە کەواتە ئەگەر ئاگاداری ئەزر و پاداشتی قورئانی پیرۆز بین بەخوای بێتاقەت نابین
فرمودەشی دیکە هەر وەکووە بیر هینانەوە بە بیرتان دینمەوە لە ڕۆژی قیامەتێ حەشر و حیساب دەست پێەکە دەڵێنە خاوەنی قورئانی ئەو کەسی کە بەردەوام لە خزمەتی قورئانی بووە دەڵێ ئیقڕە وەرتەقی قورئانەکەت بخوێنەوە چەندت خوێندووە لەبەرت کردووە و کاریشت پێ کردووە بەقەدەر خوێندنەوە و کار پێکردنت دەرەجەکەت بەرزە بیتەوە جا دەڵێن هەندێک زانە سەرنج و تێبینی جوانە دەن دەڵێن قورئان چەند ئاەتە بەهەشتی شەندە پلە و دەرەجەیە لەبەرەوەی هەر بەقەدەر خوێندنی ئاەتێکی سوورەتێکی دەرەجە و پلەکەت بەرزە بیتەوە لە قیامەت دەڵێ ئایا قورئانەکەت بخوێنەوە چەندت کار پێکرد و لە خزمەتی بووی لەبەرت کرد بەقەدەر خوێندنەوە و لە کارپێکردنەکەت بەرز بەوە جا ئەوەی هەموو قورئانی لەبەر بیت کاری پێ بکە یا لە خزمەتی بی دەوێت دەرەجەی چەند گەورە و عالی بیت ئەگەر ئەو ئاەتانە بەبیرە خۆمان بینینەوە یان ئەو فەرمودانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبارەی گەورەی قورئانی پیرۆز بەبیری خۆمە باوەڕ بکە بێتاقەت نابین شەو ڕۆژێ لە قورئانی پیرۆز بگرین لە خزمەتی بین بێتاقەت نابین هەر وەکو نمونە زۆر جاران خەڵک هەیە قورئان خوێنیشە بەڵام سوورەتەکانی خۆمان ئەو قورئانی کەمە پێی ئەخوێنی زۆر شوێن هەیە لە قورئانی پیرۆز نایزانی هەتاوکو ئێستا لە چەند کەسم پرسێ کە قورئانیشی ختم کردێ دەڵێم ئاەتی ئاعجەمی و عەرەبی لۆم بخوێنە خوێنەوەکەی تەواو نییە قورئانیشی ختم کردیە یاخود مالەکە لە سوورەتی یوسف مالەکە لا تەئمەنە عەلا یوسف هەر وەکو تەشبیه نەبی هەر وەکو جەریدەی دەخوێنیتەوە بەسم یعنی کەم تەرخەمیە لە قورئانی پیرۆز هەتاوکو ئێستا ڕیوایەتی عاصم کەمە قورئانی پێخوێنینەوە قراءەی عاصمە ڕیوایەتی حەفسە هەتا ئێستا قراءەتمان تەواو نییە کەمترین ئەرچی قورئانی پیرۆزە کە ئینسان فێرە خوێندنەوەکەی بی هۆکارێکی دیکە لە بەرچێ لە خزمەت قورئانی پیرۆز نینە زۆر سەرقاڵبوونە بە دنیا ئینسان هەندە سەرقاڵ بووە ئاگای لە ئەجر و پاداشتی خوێنەوەی قورئانی پیرۆز نەماوە خوای گەورە ئەفەرمیت وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا دەڵێ هەندە سەرقاڵ بە دوا ڕۆژت بەڵام دنیاکەت لەبیر نەچی بەڵام ئێستەمە هەندە سەرقاڵ بووینە بە دنیای جار و بەر قیامەتمان بەبیر دێتەوە پێچەوانەمان کردیتەوە ئەوە هۆکارەکەیە هۆکارێکی دیکاوەیە کە ئەمە هیمەت بەرز نینە هیمەتمان لاوازە تەماشەیکەن یەک نمونەی پێغەمبەری دینمەوە عەلەیهی سەڵات وەسەلام ڕیوایەتەکە دایکی مانداران ڕیوایەتەکە دەفەرمێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەندە ڕائەوەستە لە نوێژێ حتا پێکانی ئەستورە بوو تەمان فەرمودەکە لە ساحیحی بوخاریە دەڵێ میش لێم پرسی یا ڕەسوڵ الله خۆخوای گەورە هەرچەندە گوناحیشت نییە بەڵام خودای گەورە عەفوی کردی لە پێش و لە دوای خۆشت هێشتا ئەو ژانی کە ماوەشتە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەدی نابێ منیش ئینسانێکی سوپاس گوزار بم مادەم خوای گەورە هەندە بە ڕەحمە هەندە بە سۆزە بەرامبەر عەبدەکانی هەرچەندە لە گوناحەکانیشم خۆش بۆ گوناحیشم نییە بەڵام عەبدێکی سوپاس گوزارم هیمەت بەرزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر هیمەت بەرز بوو باوەڕ بکەن ئینسان لە قورئانی پیرۆز بێتاقەت نابی جا خوشکانی بەڕێز بیکەنە ویردێکی زۆر گچکە زانە ئەفەرمون باشترین کردەوە ئەو کردەوەیە کە بەردەوامە با کەمیش بێت ناڵێم هەموو ڕۆژێ مەسەلەن چەند جوز ئەشی بخوینە ناویردێکی دیاری کرا و دیاری بکە بەڵام هەموو ڕۆژێ لەسەری بەردەوام بە بزانە بە ماوەی مانگەکی ساڵێکی بەرەکەتەکەی چەندە و هەروەها هۆکارێکی دیکە لەبەرەوەی بوویتە هۆکار و سەبەب کەمە قورئانی پیرۆز ناخوێنین و لە خزمەتی نین چەندان شتی دیکەمان کردیتە ئیشی ڕۆژانەمان بابەتی سەرەکیمان قورئانمان کردیتە بابەتێکی لاوەچی بەڵام خۆمان مەشغوڵ کردێ بە شتی دیکە جا لەوانەیە پیاوان کۆمەڵە کارێکی تایبەتیان هەبی پێوە سەرقاڵ بن ئافرەتیش کۆمەڵە ئیشێکیان هەیە پێوە سەرقاڵە جامە بەسەکەم ئەوەیە پێویست ناکە من خاڵەکان بژمێرم خوشکانی بەڕێز بەچی سەرقاڵی ڕۆژانە 1 2 3 4 5 لەوانەیە تو بە خۆتی بژمێری ئەو شتە لاوەچیانە بەقەدەر لاوەچەکەی پێوە سەرقاڵ بە کاتێکی دیاری کرا و کاتێکی زیاتر دیاری بکە هەتاوەکو لە خزمەتی قورئانی پیرۆز بی خاڵێکی دیکە پێم خۆشە باسی کەم لەو 5 خاڵی کە ئاماژەم پێ کرد ئەوەیە کە حکم بە قورئانی پیرۆز ناکەی
خوای گەورەش لە قورآنێ فەرمیت ئینشەڵڵا هەر کاتێکی ئینسان دەسەڵات ئینسانی موسڵمان دەسەڵاتدار بوو بە بێگومان حکمی پێەکەی بەڵام هەر وەکو ئاگاداری هەر کەسێک دەسەڵاتی هەبی حکمش بە قورآنی پیرۆز نەکە بە بەڵگەی چەندان ئاەت بە موسڵمان هەژمار ناکرێت. یەک ئاەت بە نمونە دینی نۆخوای گەورە فەرمێت فەلا وەڕەبیکە لا یؤمنون سوێن بە خوای تۆ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لا یؤمنون نەفی ئیمانەکە دەڵێ ئیماندار نینە حتى يحكموك فيما شجر بينهم حتى ئەگەر کێشێکی زۆر کەمیشیان لە بینی هەبوو نەگەڕێنەوە خزمەت قورآنی پیرۆز ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما پاشی ئەوەی کە بڕیارەکەشی لەسەر درا نابی هیچ حەرەج و ناڕازیەکت بەرامبەر حکمی خوای گەورە بێت چونکە زۆر کەس هەیە دەڵێ کاکە کێشەم لەگە خزمێکی خۆم هەیە لەگە کەسێکم هەیە یاڵا با چی بکەین با چارەسەریکەین بەچی چارەسەرکەین با بگەڕێینەوە شریعەتی ئیسلام کابرا هەیە پاشی ئەوەی کە بڕیارەکە درا بەڵام لە دژی من بوو دێم ڕەخنە یەگرم ئەو ڕەخنەگرتنە ئینسانەگە لەسەر ئەساسی عیلم بی پێی لە دین دەرەچی لەبەرەوەی خوای گەورە لە قورآنی پیرۆز یا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەکانی یەکلای کردەوە کەواتە نابێ بە حکمی خودای گەورە قەڵز بی. و هەروەها خاڵێکی دیکە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم کە زۆر گرنگە خوشکانی بەڕێز ئەویشیان کارکردن بە قورآنی پیرۆز. ئێستا جاری وە هەیە مانجی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی یاخود هەندێک کاتی دیاری کراو هەیە خەڵکێکی زۆر هەیە بە قورآنی سەرقاڵە بە تایبەتی بیدعەک پەیدا بۆ لە ڕەمەزانێ خەڵک منافەسەیتی کە چەند ختمی بکەن ختمەکشی 2-3 یعنی گوێم لێ بووە خەڵک هەیە 15 ختم 20 ختمی ئەکا بەڵام سوورەتی فاتحەی لێ بپرسە تەفسیرەکەی نازانی. مەبەستم ئەو نییە لە شەئنی خوێندنەوەی قورآنی پیرۆز کەمکەمەوە نا قورآنی چەند بخوێنی باشە بەڵام ئاگادار بن قورآن خوێندنەوە لۆ ئەوێ هەتاوەکو تێی بگەین دوایە کردەوەی پێ بکەین. لەبەرەوەی ئاگادار بن خوشکانی بەڕێز یەک لە هۆکارەکانی دابەزینی قورآنی پیرۆز کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێغەمبەری ڕاست پارت یەکەم جار خوێندنەوەیە دووەم جار تێگەیشتنە سێم جار کردەوە پێکردنە. خواگەر زۆری بخوێنینەوە لێشی تێبگەین بەڵام کردەوەی پێ نەکەین هیچمان بە هیچ نەکرد. لەبەرەندێ چەند نمونەی چەند ئاەتێکی بە نمونە دینینەوە لەسەر کارپێکردنی سەحابەکان. سەحابە هەبوو تەنها سوورەتی زەلزەلەی لەبەر بوو ئیذا زولزلت الأرض زلزالها سەحابی هەبووە سوورەتی تەنها سوورەتی ئیخلاسی لەبەر بووە. سەحابی هەبووە هەندێک سوورەتە کورتەکانی جوزئی عامەی لەبەر بووە بەڵام بەردەوام ئەو ئاەتەی لەبەر گوێیان بوو فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. دەیان گوت خلاص ئەو ئاەتە کافیە کەمە کار و کردەوە بە قورآنی پیرۆز بکەین. یەک مسقالە ذەڕ یەک خەردەل یەک گەردیلە لەسەر ئینسانی موسڵمان حیسابە لە چاکە و لە خراپە هەرکا بەس کار بەو هەندە ئاەتەی بکەین کافیە. و هەروەها نمونەچکە دەینینەوە لەسەر کارپێکردنی سەحابەکان بە قورآنی پیرۆز. عەرەبەکان زۆر مشتاقی عارە خواردنەوەی بوونەوە پێشەوەی ئیسلام بێ. لەبەر هەندێرە شاعیر هەبووە وەسیەتی کردیاڵێ ئەگەر مردم لەسەر قەبرەکەشم هەر ترەی بچینن دارمێوی بچینن هەتا ئەو جاری کە ترێ پێگەیشت نەوەک هەندێک قەترە بڕژێ لە ناو قەبریشم ئیستیفادەی لێ بکەم. هەندێک لە شاعیرەکان بەو شێوەیە ئاماژەی پێەکەن. بەڵام خوای گەورە بە 3 مەرحەلە و قۆناغ عارەقی حەرام کرد هەتا ئەو ئاەتەی دابەزی خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب وهتا كوتاياتك أفرمي رجس من عمل الشيطان فاجتنبوه. كارو كردوي شيطان خوي لبدور بقرن دل الصحابي هبوا خريق بو عارقي بخوا كجوي لآياتكي بو هاواريان كرقوتيان آيات شنوية دابزي في غمر عليه الصلاة والسلام أو آياتي بو دابزي على يكسر دايا نوش كان ديا